كمن روجانا ئەنجامی بدەم هەموو کاتی ئامادەم یعنی بۆ هەموو چالاکیەکان بە تایبەتی نەتەوەیەکان هەڵاتی من داگیرکردن هەرچەند ئالی بۆ نایات کرند و کرنجار وڵاتی من داگیرکردن هەرچەند ئالی بۆ نایات شنگالێ حەتا فاس مامۆستا ئامەد خان مامۆستا کەی دەست باوتنەوەی وانە کرد کەی دامەزرای لە ساڵی 1985 ئەو ستەمەی لە ئێمە کرا ئێمە من خەڵکی دووزم بە شانازیەوە خەڵکی دووز فۆرماتوم ئەو ستەمەی لە ئێمە کرا کە من سەر بە تکریت بووین ئەو کاتە بۆمان نەبوو وەکو کوردێک بۆمان نەبوو لە شاری خۆماندا بمەزرین ئەو ستەمە گەورەی لە ئێمە کرا وەکو قوتابیانی خەڵکی خورماتوو لە بەلەد دامەزراندنمان بوو 3 ساڵم لە بەلەد بوو ئەوە یەکەم دامەزراندنم بوو ئەوە یەکەم جارێ ستەم بڵێن یەکەم ستەم نەبوو بەوە وەکو دامەزراندن ئەوە یەکەم ستەم بوو لێم بکرا